ناگیهان ئاکارسەل ئامانجی کردنەوەی ناوەندێکی تایبەت بە ژنان بوو. ناوەندی ئەرشیف توێژینەوە و پەرتووخانەی ژنی کورد لە شاری سلێمانی ڕۆژانی 24 و 25 حوزەیرانی ئەمساڵ بە مەراسیمێک و بە شێوەیەکی فەرمی کرایەوە کە ناوەندێکی ئەدەبی کولتوری کۆمەڵایەتیە و دەبێتە ئەرشیفی ژنانی کورد و هەموو بەرهەمەکانیان تیایدا پارێزراو دەبێت. ئەمە یەکەم پەرتووخانەی تایبەتە بە ژنان کە مێژوو، ناسنامە، هەبوون و قەڵەمی ژنانی تیادا کۆبکرێتەوە. لە مەراسیمی کردنەوەی ناوەندەکەدا ژنانی چوارپارچەی کوردستان و وڵاتانی بیانیش بە پەرتووک و دیاری جۆراوجۆر بەشداریان کرد و ڕەنج و ماندووبوونی ناگیهان ئاکارسەل بەرز ڕاگیرا کە چۆن وەک ژنێکی خەباتگێر بەردەوام لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی ژنان و کردنەوەی ناوەندێک بوو بۆیان کە تیایدا بەرهەمەکانیان پارێزراو بێت. سەیوان ڕۆستەم بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی ژنانی کوردستان سڵاوی بۆ گیانی ناگیهان ئاکارسەل و شەهیدانی ڕێگای ئازادی ناردوو ئاماژەی بەوەدا کە بوونی کتێبخانەیەک کۆکەرەوەی بەرهەمەکانی ژنان بێت گرنگی و تایبەتی خۆی هەیە. گرنگی و تایبەتی خۆی هەیە. ئێمە لەو پێش ئەو بڕیارەوە هەمیشە هۆڵی ئەومان بوو لە هەموو شوێنێکی کوردستان لە شار و شارۆچکەکان کتێبخانەیە دامەزرێنین. کتێبخانەیەک دامەزرێنین بۆ ئەوەی بە بڕوای ئێمە کتێب و خوێندنەوە و زانینی مێژوو یەکێکە لە پایە گرنگەکانی خۆت ڕۆشنبیرکردن. بۆیە ئێمە دائیمەن لەو هەوڵا نابووین. بیرۆکەی کردنەوەی کتێبخانەیەک کە تایبەت بێت بە ژنان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2019. سەیوان ڕۆستەم بەم شێوەیە باسی لە پرۆژەکە کرد. ئەم هەواڵانە هاتن خات و ناگیهان و چەند هاوڕێیەکی تری لە ئەکادیمیای ژنۆلۆجیەوە بوون هاتن فکرەیەکی ئاوایان تەڕح کرد. فکرەی کردنەوەی کتێبخانەیەک و ئەرشیفێک کە هەموو ئەرشیفی کورد بەبێ ژنی کورد بەبێ جیاوازی کۆبکاتەوە لە شوێنێکە ئیتر زیاترین بایەخ بدا بە بەرهەمی ژنان چ قەڵەمی نووسینی چ هونەری چ چیرۆکنووسی چ ئەدەبی چ حتا بواری سیاست بواری کۆمەڵایەتی بواری سیاست هەمووی ئەو ژنانەی کە ناودارن لە مێژووی کووردە ئێمە بتوانین لە شوێنێکە بەرهەمەکانیان مێژووەکەیان وێنەکانیان کۆکەینەوە بۆ ئەوەی ببێت بەوەی کە سەرچاوەیەک بێت بۆ ئەوەی کە تاکێک گەنجی کورد گەنجی ئەم سەردەمە ئاشنا ببن بە مێژووی ژنان بە ئاشنا بن بۆی کە بزانن ژنی کورد لە کۆنەوە تا ئەمڕۆ چی کردووە و چۆن هەوڵی داوە چۆن بەشداری کردووە لە کۆمەڵا و چۆن ویستێتی کە نەتەوەکەی سەربەرز بێت چۆن هاوکاری کۆمەڵایەتی کردووە لە هەموو بوارەکانە. سەیوان ڕۆستەم تیشکی خستە سەر ئامانجی کردنەوەی ناوەندەکە کە لە پێشتردا مێژووی ژن شاراوە بووە بۆیە ویستویانە هەنگاوێک بۆ تۆمارکردنی مێژووی ژن لە کوردستاندا بنێن. زۆر شوێنمان کرد لەو شوێنانەی کە لێرەش کە تایبەتن بە نووسینەوەی ئەرشیف و بە کۆکردنەوەی ئەرشیفەوە بۆ ئەوەی ئێمە فکرەیەکی تەواومان هەبێت لەسەر شێوازی دروستکردنی ئەو ناوەندە و هەروەها هەواڵ ناگیهانیش خۆی کۆمەڵێ فکرەی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی تری هێنا بوو کە ئەمە لە هەموو وڵاتانە ئەمە چۆن ئەکرێت و چۆن دا ئەمەزرێت چونکە بەڕاستی ئەزمونونەکە بۆ ئێمە لێرە تازە بۆ ڕاستە ئێمە ئەزمموی بنکەی ژینمان هەیە کە ئەرشیفی نەتەوەیە یا شوێنی ترمان هەیە کە ئەرشیفەکان کۆ ئەکاتۆ بەڵام لەوانەیە ئەو ئەرشیفانە تایبەتمەندیەکی بوو بێ بەڵام ئەرشیفێک بۆ ژن
و بە تایبەتیش بۆ هەر چوار بەشەکەی کوردستان ئەمە ئەزمونێکی تازە بوو پێویستی بەوە بوو کە ئێمە زۆر قسەی لەسەر بکەین دانیشتن بکەین لێکۆڵینەوە بکەین بزانین چۆن بیکەین و چۆن بکرێت هەنگاوەکان چی بنکەیکە خۆشببختانە ئێمە توانیمان ینی پەیڕە و پرۆگرامی بۆ دانین بۆ ئەو ناوەندە دوای ماوەیەکی زۆر کە بەداخەوە کۆڤیدی بەسەرهات ئەوەی بڵاوبوونەوەی کۆڤید 19 بەسەرهات ناوەندەکە تەخیر بوو بەهۆی ئەوەوە کە هەموو ژیان ڕاوەستا بوو لەو فترەیەدا بەڵام لە دوای ئەوە دەستمان پێکردەوە دیسان توانیمان کە بە شێوازێکی ئەکادیمی بەرنامەی بۆ دانین چونکە ئەمە خۆی ناوەندێکی تەواو ئەکادیمیە بۆی ئێمەش بە شێوازێکی ئەکادیمی بەرنامەی بۆ دانین بۆ ئەوەی بتوانین بە ڕەسمی ئیجازەی بۆ وەرگرین و دەست بە کارەکانمان بکەین ئەوە بوو دوای ئەوەی کە هی زۆر شوێنمان کۆ کردووە چی هی ناوخۆی کوردستان چ ئەو هەواڵانەی لە دەرەوە بوون چ هەواڵ ناگیهان و زیلان خات و زیلانیش لەگەڵمانە بوو توانیان ئەوانش کۆمەڵێک بێنن و سەردانی بنکەیژین و سەردانی ئەنستیوتی کوردی و سەردانی هەموو ئەو شوێنانی کە لە پور و کۆکردنەوەی مێژوون ئێمە سەردانی هەموویانمان کردن فکرەمان لێ وەرگرتن کە ئەگەر ببێت ناوەندێکی ئاوەها بۆ ژنان کە مێژووی زارەکی و مێژووی نووسین و مێژووی سیاسی و هونەری و کۆمەڵایەتی هەمووی بتوانێت لە یەک شوێنە کۆبکاتەوە بۆ ئەوەی چیتر ژنون نەبێت لە ناو هەموو کایەکانی ترا شوێنێکە بێت کە تۆ بتانی ئەوانە تۆمار بکەیتایە ئەوە بوو کە هینەکەیمان بۆ نووسیەوە پەیڕە و پرۆگرام و بەرنمەکەمان نووسیوە هەر وەک چۆن بڵێ ڕێکخراوێک دائەمەزرێت یا سنتەرێک دائەمەزرێت بە شێوەی سنتەر ئێمە کردمان شکەوتمان گەورەترە لە ڕێکخراو ئەم ناوەندە گەورەترە لە ڕێکخراوێکی NGO با بڵێن بۆیە لە شێوەی سنتەرێک ئێمە بڕیارماندا کە دایمەزرێنین و توانیمان دوای ماوەیەکی زۆر ئیجازەیشی بەڕسمی لە وەزارەتی ڕۆشنبیری بۆ وەرگرین و ببێتە ناوەندێک کە کۆکەرەوەی هزر و فکری ژنان بێت لەگەڵ کار و چالاکی و هەموو ئەو مێژوەی کە هەیە لە یەک ناوەندا کە بتوانرێت لە هەموو شوێنێکۆ سوودی لێوەربگرن ببێتە سەرچاوەیەک بۆ مێژووی ژنان. ئەمانجی ئێمە ونەبوونی مێژووی ژنی کورد بوو ئەوە بوو کە ئێمە بتوانین هەنگاوێک بنین بۆ تۆمارکردنی مێژووی ژن لە کوردستانە لە هەموو پارچەکانە کە زۆر جار هەیە کە خەڵکانێک ئەڵێن ژن چی کردووە یا ژنی کورد چی کردووە تۆ شوێنێکت نەبووە کە بڕۆیت بۆ ئەوەی بە تەواوەتی ئەوانە بزانی ئەو ڕاستیانەیە ئەو بەڵگانە بدۆزیتەوە بەڵام ئێرە ئەگەر تۆ بەڵگەنامەکان و هەبێت ئەگەر تۆ خەڵکان نووسینەکانت کۆ کردبێتەوە تەنانەت بە CD بە تۆماری دەنگی بە مێژووی زارەکی ئەو کاتە تۆ ناوەندێکت هەبێت کە ئەبێتە سەرچاوە بۆ هەموو لێکۆڵەرەوەیەک نەک لێکۆڵەرەوەی تەنیا بڵێ ژنانی کوردیا گەنجان بۆ ئەوەی کە ئەگەر کەسێکی ڕۆژهەڵات ناسیش یا کەسێکیش لێکۆڵەرەوە بێت لەسەر مەسائلی ژنان لە ناوە ئەتوانێت لە ڕێی ئەوە ڕاستیەکانی دەرکەوێت بتوانێت کە سوودمەند بێت لێ و بتوانێت ئەو شتەی تۆماری ئەکا لەسەر بەڵگە تۆماریکە. بە دڵنیاییەوە ئەمە هاوکارێکی تەواو تەواوە بۆ
بۆ خوێنەر و بە تایبەتی بۆ ئەوانەی کە ئینترستیان هەیە لە بواری ژنان و لە بواری ئەوەی مێژووی ژنە کە بزانن چی بنووسن یا لێکۆڵینەوە بکەن یا بە دوای مێژوویەکی ڕاستەقینا بگەڕێن. دیارە ئەمە شوێنێک ئەبێت بۆ ئەو کەسانە کە بتوانن بە تەواوەتی هەموو شتێک لە هی هەموو پارچەکانە لەویا لە بەردەستیانە بێت بەبێ ئەوەی تۆ ئەگەر بڵێ تەنیا هی شوێنێک بێ تۆ بێتە بڕۆیتە کتێبخانەیەک و ڕەنگە تایە بێ بەشێک کە باسی ئەدەبی ژنان بکە یا باسی لێکۆڵینەوەی ژنان بکە، بەڵام ڕەنگە هی ناوچەیەکی دیاری کراوە بێ، بەڵام کتێبخانێ ئەرشیفخانەیەکی لەو شێوەیە هی هەر هەموو بەشەکانی کوردستان کۆ ئەکاتەوە و ئەتوانێ ئەو کەسەی کە بێ لێکۆڵینەوە بکات توێژینەوە بکە بابەت بنووسێت سوودمەند بێت لەو کتێب و لەو سەرچاوانە. ناگیهان ئاکارسەل ڕۆژنامەنووس و ئەندامی ئەکادیمیای ژنۆلۆژی بوو. لە 4 تشرینی دووەمی 2022دا لە شاری سلێمانی لەلایەن میتی تورک و بە هاوکاری سیخوڕی ناوخۆیی تیرۆرکرا. ناگیهان ئاکارسەل ڕۆڵێکی بەرچاوی گێڕا بۆ کردنەوەی کتێبخانەیەک کە قەڵەمی ژنانی کوردی تیادا کۆبکاتەوە. لەبارەی کەسایەتی و تێکۆشانی ناگیهان ئاکارسەل سەیوان ڕۆستەم وەها دەڵێت. بەڕاستی هەوڵەکانی بێپایان بوو. ئەو هەرگیز ڕۆژە لە ڕۆژان مانوونە ئەبوو لەوەی بە دوواداچوونێ بکە، لەوای سەردانێ بکە، لەوای هەوڵێک بدا بۆ ئەوەی ڕێگەیەکی تر بدۆزێتەوە بۆ بەدیهێنانی ئەمە هێزێک و توانایەکی خۆشەویستی بۆ ئەو ئەرشیفە و پاڵی پێوە ئەنا کە بەڕاستی بەردەوام بێت و هیچ شتێک کۆڵی پێنەدات بۆ هێنانەدی ئەو ئەرشیفە. هەمیشەش ئەو ئەیوتم ئەمەش کارێکی ئەکادیمیە، ئەبێ بە شێوەیەکی ئەکادیمی دروستیکەین. ئێمە حەقمان نییە بە سیاست، ئێمە ئەکادیمیان ئەمانەوێ ئەمە بکەین، چونکە سیاسە ئێمە هی هەموو سیاسی هی هەموو لایەکی هەموو شوێنێک بەرهەمی ژن بێت ئەمانەوێ لێرە تۆماریکەین، بەڵام ئێمە ئەم ناوەندەمان ناوەندێکی ئەکادیمیە، ناوەندێکە بەڕاستی کە بێتە سەرچاوەیەک بۆ لێکۆڵینەوە، بۆ تێژینەوە، بۆ دانانی بەرنامە، بۆ پیاچوونەوەی ئەو مێژوەی کە تۆ هەتە و دوایی چۆن بەرنامەدا ئەنی بۆ ئایندە، بۆ ئەوە بێ بەڕاستی هەرگیز مانوونە ئەبوو هەوڵێکی زۆری ئەدا ئەو زۆر ئەتوانی بڵێ بەڕاستی هەوڵەکانی دیارە. ڕاستێک ئێمە گروپێک بووین و کۆمەڵێک بووین کە کاری گروپینگمان ئەکرد، بەڵام بەڕاستی جێگە دەستی بەداخەوە هەواڵ ناگیهان زۆر دیارە لە ئیشکردن بۆ ئەوەی ئەو ناوەندە بێتە دی. نارین محەممەد ئەندامی ناوەندی ئەرشیف توێژینەوە و پەرتوخانەی ژنی کووردە باس لە ئامانجی ناوەندەکە دەکات کە ناساندنی مێژووی ژن و ژنۆلۆژیە. زانیاری بڕێگەی پرتوخانەی زێدا بکە زانیاری خۆ. ئەم ناوەندە 4 گروپی هەیە، گروپین بەسپۆر لە هەر 4 پارچەی کوردستانی، لە هەر 4 پارچەی کوردستانی هەر پارچەیەکی گروپێک هەیە. ئەم گروپە لێ کار دەکێ لە ئەو پارچەی کوردستانی چه بەرهەمی ژن هەنە، چه دیروکێن بەشارتیان تشتێن بدەفکی تێن گوتن وان قەید بکە و بینێ ناوەندێ بوەرە ئەرشیفکردن. یعنی هەر بەرهەمێکی ژن لە هەر پارچەی کوردستانی نوویسەرێک بێ نهات بێ ناسین، ئەتوانن ئەوە پێش بخەن بدەن ناسین، بەرهەمێن وێ ژنێ بکەن بە ئەرشیف بینن ئەم ناوەندە لای خۆ پێشکەشی ئەم جڤاکێ بکەن و تایبەت بۆ ژنێ بکەن. گاوێت تەخوازێ لیکولینکە بکەێت دەدارێ پرتوخانەیەن دەن تپڕ دەگەرێ حتت پرتوکە بینێ سەروێ لیکولین بکە. ئەمە لێرێ ناوەندی ژنان هەموو پرتوک بەرهەمی ژنن یان کۆنمێر لەسەر ژن نووساندنە، یان ئەتوانێت زۆر بەهێسانی وەرێ پرتوکخانەی توتەوێ لەسەر مژاری تو حەز دکێ دەببینێ و لەسەر لیکولین بکە. ئەم پرتوکخانە
من قلت لبش يعني همو برهم جن و برتوكن جن ين جن نويساندن وين سر جن هاتنا نويساندن ليه بحر چور زمانه برتوكن ما ين زياد يعني چور پارچه کردستان هاتنا بر ملفر كم كرن بزماني بزماني عربي هيا بزماني فارسي هيا انجليزي هيا تركي هيا كردي جي بهموز جوري زرافه هيا كرمانجي سوراني باديني جبر کو هر جنک حسبك وارفي نوونده پرتوکه بچه زمانی لیته دیگه بوی پرتوکه سروی پرتوکه لیکولین بکه. ناوەندەکە لە چەند بەشێک پێک هاتووە وەکو بەشی ئەرشیف لێکۆڵینەوە دیجیتالکردن پەرتوکخانە بەشی هونەر و توێژینەوە هەروەها بەشێکی بۆ کۆکردنەوەی ئەو توێژینەوە و نووسراوانەیە کە ژنان نووسیویانە. Dali.